سڵاوتان لێبێت و ئەم کاتتان شاد بێت. وەک بەڵێنماندا لەوانەیە ئەمڕۆمانە باس لە پێکهاتەی زەوی شارەکان و نمونەی دوو مۆدێل دەکەین دەربارەی دابەشکردنی ئەم پێکهاتانە. ئەڵبەت پێکهاتەی شار باس لە بەشەکانی شارەکات کە چۆن دابەش بوون تەبعاً بە پێی چالاکیەکان کە ئەمەش شتێکی جێگیر نییە و لە گۆڕاندایە بەهۆی چیەوە بەهۆی کارلێکردن و کێبڕکێی نێوان ئەم پێکهاتانە. هەندێکیان و هەندێک کات فراوان دەبن و هەندێکیان و هەندێک کات بچووکە بنەوە. واتە ئەگەر سەیری پێکهاتەی شارێک بکەین کە ڕەنگە لە پیشەسازی و بازرگانی و خزمەتگوزاری و دانیشتووان و تا دوایی پێکهاتووە هەر یەکێک لەمانە لە کات و بارودۆخی جیاوازە ڕووبەرەکەیان زیادیان کەم دەکات. لەم بارەیەوە چەند مۆدێلێک هەن، ئەگەر چی مەرج نییە ئەم مۆدیلانە بۆ هەموو کات و هەموو شارێک ڕاستەقینە بن، بەڵکو تەنها هەوڵگەلێکن و دەشێت لە شارێکە یا چەند شارێکە گونجاو و دروست بن و بە پێچەوانەشەوە بۆ هەندێ شار و سەردەم و بارودۆخی تر گونجاو نەبن، چونکە هەر شارێک تایبەتمەندی خۆی هەیە، چ لە ڕووی هۆکاری دروست بوونی یاخود گەشەکردنی. یەکێک لەو مۆدێلانە کە نازانم بۆچی لە مەنهەجەکەدا بە بیردۆز ناوبراون، بەهەرحاڵ مۆدیلی بازنەیی هاوچەق کۆنسێنتریک زۆن مۆدێل کە لەلایەن کۆمەڵناسێکی ئەمریکایی بە ناوی ئێرنست بێرگس لە ساڵی 1925 بۆ توێژینەوەیەک لەسەر شاری شیکاغۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەکاری هێناوە. لەم مۆدیلەیە گەشەکردنی شارەکان بە شێوەی تەوق یاخود بە شێوەی بازنەی هاوچەق بە دەوری یەکدیدا گەشە ئەکەن. ئەم مۆدیلە زۆرتر لەسەر بنەمای نرخی زەوی و تێچووی گواستنەوە دامەزراوە. وەڕای بێرگس وایە کە ئەم مۆدیلە لەسەر تەواوی شارەکان جێبەجێ ئەبێ. بەپێی ئەم مۆدیلە شار لە 5 ناوچەی بازنەیی بە دەوری یەکتریدا دروست دەبێت کە ئەمانن: یەکەمیان ناوچەی سنتەری بازرگانی شار، ئەم ناوچەیە ئەکەوێتە چەق یان سنتەری شارەوە کە بە دڵی بازرگانی شار یاخود منتیقی CBD یاخود بە ناوکی شار ناو ئەبرێ. شوێنێکە کە شەقامە سەرەکیەکانی شار لەوێە کۆتاییان دێت و لە یەک دەدەن. بە پلەی یەکەم چالاکی بازرگانی و چالاکی بازاڕی تێدا گەرمە و بە پلەی جیاوازیش خزمەتگوزاریەکانی تری تایە. لە بنەڕەتدا ئەم ناوچەیە یەکێکە لە کۆنترین ناوچەکانی شار لە وەختێکا کە دانیشتوانی کەم بووە و شارێکی نوێ بووە، بەشی زۆری دانیشتوانەکەی تیا کۆبۆتەوە. بەڵام لە ئێستادا تایبەتمەندی ئەم پێکهاتەی شار ئەوەیە کە نرخی زەوی تیایدا گرانە یان بەرزە. ئەمەش هۆیەکە بۆ ئەوەی کە فراوانبوونی ستونی تیایدا ڕووبدات، واتە دەرکەوتنی باڵەخانە و تەلاری بەرز و فرەنهۆ. بە دەوری ئەم ناوچەیەدا ناوچەیەکی ڕاگوزەر هەیە کە تایبەتمەندی ئەم ناوچەیە و ناوچەی سێهەمی تیا کۆبۆتەوە یاخود تیایدا بە تێکەڵاوی دەرئەکەوێ. بەهۆی نزیکی لە ناوچەی یەکەم بۆتە ناوچەیەکی چالاکی بازرگانی و پیشەسازی سووک، بە تایبەتی ئەو پیشەسازیانەی کە ئەولەوێت بە بازاڕ ڕەدەن لە بابەتی جێگیربوونی پیشەسازیاندا. لە ڕوویەکی تریشەوە هەندێک تایبەتمەندی بازنەی سێهەمی تێدایە. ئەمە بازنەی سێهەمە، واتە شوێنی نیشتەجێبوونی کرێکاران و چینی هەژارە. سەرەڕای ئەوەی کە ئێرەش نرخی زەویەکانی بەرزە و باڵەخانەی بەرزی تێدایە،
دانیشتوانی ئەم ناوچەیە ناوچەی سێیەم بە ئاسانی و بە خێرایی دەتوانن بگەنە ناو بازاڕ و سەرکارەکانیان کە ڕەنگە پێویستیان بە هیچ ئامرازێکی هاتوچۆ نەبێت. بازنەی سێهەم ناوچەی نیشتەجێبوونی چینی کرێکارە، ناوچەی نیشتەجێبوونی چینی کرێکار و شاگرد و کارگەری تری ناوبازاڕی کار و ئەوانەی تێدا نیشتەجێ بووە، بە تایبەتی ئەو چینە کارگەرەی کە هەڵسوڕێنەری بازاڕن و خەریکی ساختکردنەوە و بازرگانین بە کەلوپەلەکانیانەوە لەم شوێنەدا نیشتەجێن. لەم ناوچەیەدا وەکو وتمان زۆرتر شاگردن نەک خاوەن بازرگانیەکان و گەرم و گوڕی بە بازاڕی بازرگانەکان دەدەن. لە حقیقەتدا ئەمانە بۆیە لەو نزیکەی بازار کۆبوونەتەوە بۆ ئەوەی خۆیان بپارێزن لە کرێ زۆری گواستنەوە و بە ئاسانی و خێراییش بگەنە ناو بازار. جیاوازی ئەمە لەگەڵ دانیشتوانی بازنەی یەکەم و دووەمدا یاخود لەگەڵ بازنەی دووەمدا ئەوەیە کە ڕەنگە تا ڕادەیەکی زیاتر پێویستیان بە ئامرازی گواستنەوە هەبێت. لە کاتێکا دانیشتوانی بازنەی دووەم کەمتر پێویستیان بەو ئامرازانە هەیە. لە بازنەی چوارەمدا چینێکی تر نیشتەجێن کە چینی مامناوەندن لە ڕووی ئابووریەوە، وەک خاوەن کار و بازرگانە بچووکەکان و پیشەگەرەکان. ئەخیر بازنە گزارش لە ناوچەکانی لێواری شارەکات کە دوورترین شوێنی شارە لە سنتەرەوە. ئەمەش وایە تێچووی هاتوچۆی زۆر بێت، بۆیە ئەوەی لەم ناوچەیان نیشتەجێیە ئەوانن کە ئاستی گوزەرانیان بەرزە، توانای کڕینی یەکەی نیشتەجێبوونی گەورە و وێلایان هەیە و بەرگەی کرێ زۆری هاتوچۆ ئەگرن. بازرگانە گەورەکان و خاوەن کارە پڕقازانجەکان لێرەن لەم بازنەی پێنجەمدان، لەم بازنەی کۆتاییەدان. دەکرێت بڵێن ئەمانە سەرمایەدارەکانن و خۆیان دوور لە جەنجاڵی بازاڕ و ئەرک و زەحمەتیەکان نیشتەجێن و کەچی خاوەنداریەتی کار و چالاکیە بازرگانیەکانەکەن. لە کاتێکە هەڵسوڕێنەری بازاڕ و کار و چالاکی ئابووریەکان چینی هەژار و کرێکار و شاگردەکان ئەها ببینن کە چۆنی چینی کرێکار هەڵسوڕێنەری ئاشی هاڕینەکەی خۆیەتی. دەوڵەمەندەکان لێرە نیشتەجێ بوون، بەڵام خاوەنداریەتی منتیقەی بازرگانی شارەکەن لە کاتێکا شاگردەکان لە نزیکی کارەکانیان یاخۆ لە نزیکی ناوجەرگەی شار و نزیکی سنتەری بازرگانیدا زۆرتر نیشتەجێن. مۆدیلێکی ترمان هەیە کە مۆڵتیپل نیوکلای مۆدێلە یاخود مۆدێلی فرەناوک یا فرە سەنتەر. بیرۆکەی ئەم مۆدێلە ئەگەڕێتەوە بۆ توێژەرێکی ئەمریکی بە ناوی مەکەنزی، پاشان لەلایەن دوو جوگرافی ناسی ئەمریکیەوە بە ناوەکانی چانسی هێرس و ئیدوارد ئۆڵدمان لە ساڵی 1945دا پەری پێدرا. ئەم مۆدیلە لای وایە کە سەرەڕای ئەوەی سەرەکی بازرگانی لە ناوەڕاستی شارە هەیە، وەلێ ژمارەیەک سنتەری تریش بە تایبەتمەندی جیاوازەوە لە شاردا هەن، وەک بازرگانی تاک و کۆ کە بە زۆری لە دەوری ڕێگەکانی شەمەندەفەر درێژە بنەوە و مەرجیش نییە ئەو سنتەرانە ئیلا سنتەری بازرگانی بن. بۆ نمونە شاری لەندەن لە سەر بنەمای دوو سنتەر دروست بووە کە یەکێکیان سنتەرێکی ڕامیاری و کارگێڕیەوە، دووەمیان سنتەرێکی بازرگانی و داراییە، یان شاری بەغداد کە لە سەرەتاوە یەک سنتەر و ناوکی هەبووە لە ناوچەی کەرخ لە بەشی خۆرئاوای شارەکە، بەڵام بە تێپەڕبوونی کات سنتەری دووەمیش لە بەشی خۆرهەڵاتی شارەکە دروست بووە. ئەمە ئاوا لە کتێبەکەدا باس کراوە، بەڵام لە ڕاستیە سنتەری مێژووی بەغداد لەبەری ڕەسافە بووە و لە یەک کاتا چەندی ناوکی جیاوازی بازرگانی و ئیداری و فەرهەنگی و پیشەسازی و هەتاوەکو دوایی تیا بووە. پێچێ ئەمەش هەڵەیەکی بچووکە گەورەی تری ناومەنهەجەکە بێ. با ئێستا بزانین هۆکار و بنەمای دروستبوونی ئەم ناوکانە لە شارەکاندا چین.
هەندێک بەکارهێنان هەیە لە شارەکاندا پێویستی بە ڕووبەرێکی گەورە هەیە وەک پیشەسازی. ئەڵبەت پیشەسازیش زۆرتر مەیلی کەناری شارەکانەکە و ئەم چالاکیەش هێزی کار بۆ خۆی کێش دەکا. ئەمەش خۆ بەخۆ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەبێتە ناوکێکی نوێ لە دەوروبەری شارەکان. جاری وا هەیە هەندێک چالاکی سوود لە یەکتری وەرەگرن یا سوود لە کڕیارانی یەکتری وەرەگرن. زۆر جار تۆ بۆ کڕینی 2 کیلۆ تەماتە ئەچتە بازار، بەڵام بەبێەوەی زۆر پلانت بۆ دانابێ هەر لەو دوکانانەی دەوروبەریە هەنێ شتی تریشە کڕی. ئەمە سوود وەرگرتنە لە کڕیارانی یەکتری وا دەکات دوکانەکان و فرۆشیارەکان لە دەوری یەکتری کۆ ببنەوە و ناوکێک بۆ شارەکە زیاد بکەن. یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە لە سنتەری شارەکاندا کرێ و نرخی شوێنەکان گرانن، بۆیە بۆ ڕزگاربوون لەو کرێ و نرخە بەرزانە هەندێک جار کاسبکاران ڕوو دەکەنە دەوروبەری شارەکان لە ناوگەڕەکەکان و وردە وردە سنتەری نوێ دروستەکەن. جاری واشەیە ناتەباوی نەگونجان لە نێوان هەندێک چالاکیاوەکە لە یەکتری جابنەوە. بۆ نمونە هەندێک پیشەسازی هەن کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە و دەردانی دوو کەڵ و گازی بۆن ناخۆش. بێگومان ئەمانە زۆر گونجاو نین لە ناوجەرگەی شاردا بن یا نزیکی دانیشتوان بن، بۆیە ناوچەی تر هەڵەبژێرن. ئەمە شۆکارێکی ترە بۆ پەیدابوونی ناوکی نوێ لە شارەکاندا. ئەم شێوازەی لە سەر شاشەکە دەرەکەوێت هەر ئەو شێوازەیە کە هاریس و ئۆڵمان لە بەکارهێنانی زەوی شارەکانی شیکاغۆ و ئەلینۆی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیسفادەیان کردووە. بەپێی ئەم دابەشبوونە زیاد لە یەک ناوک بوونی هەیە وەک زۆنەکانی ژمارە 1 و 2 و ناوچەی ژمارە 6 و 7 و 8 کە ئێستا یەک باسی ئەم ناوکانە ئەەکەین. زۆنی ژمارە 1 کە ئەمەیە، ئەم ڕەنگە سوورەیە، زۆنی ژمارە 1 ناوچەی CBDە، واتە ناوجەرگەی بازرگانی شارە. سەرەڕای ئەوەی کە دەشێت چەندین ناوکی تری بازرگانی لە شاردا گەشەیان کردبێت، بەڵام هەمیشە زۆنێک هەر بە ناوجەرگەی بازرگانی سەرەکی شارەکان ئەمێنێتەوە. ناوچەی ژمارە 2 ئەو شوێنەیە کە پیشەسازی بەکاربردنی تیاکۆ بۆتەوە، لە نمونەی پیشەسازی جلوبەرگ واتە خەیاتەکان بەرگ و دروستکردنی مۆبیلیات و هەندێک لە ئامێرە ئەلەکترۆنیەکانیش. سێمین زۆن ناوچەی نیشتەجێبوونی کرێکاران و ڕەنزدەرانی ناو بازاڕی کارن، ئەوانن کە لە کارگەکان کار دەکەن یاخۆد لە بازاڕدا لە ناوچە پیشەسازیەکان و شوێنی کاریانەوە نزیکن و ئاسانەگەنە سەرکار و کرێی زۆری هاتوچۆیان لە کۆڵە بێتەوە. و زۆنی چوارەم زۆنێکی دوورترە لە سەنتەری بازرگانی و پیشەسازیەوە، زۆرتر ئەوانەی لێ نیشتەجێن کە ئاستی گوزەرانیان مامناوەندە. ئەم ناوچەیە بە گەورەترین ناوچەی نیشتەجێبوون دادەنرێت و زۆرترین خواستی لەسەرە بەهۆی دووری لە ناوچەی پیشەسازیەکان و بەهۆی پاکژی ئاو هەواکەی و نزیکی لە ڕێگەکانی هاتوچۆوە. لە هەمان کاتیشە نرخی مامناوەندی یەکەکانی نیشتەجێبوونی. پێنجم ناوچەی نیشتەجێبوونی خەڵکانێکە کە ئاستی گوزەرانیان بەرزە، ساماندار و سەرمایەدارەکانن، ناوچەیەکی دوورە لە شاوەژاو و ژینکەیەکی پاکی هەیە و دوورە لە جەنجاڵی هاتوچۆوە کە بێگومان ڕێگەیش هەن کە دەیبەستێتەوە بە سەنتەری بازرگانی و ناوەڕاستی شارەوە. ئەم مۆدیلە لە شارەکانی ئەوروپادا زۆرتر بەرچاوەکەوێ.
سەرمایەدارەکان و دەوڵەمەندەکان لە کەناری شارەکان نیشتەجێ ئەبن لەبەر ئەو هۆکارانەی باسمان کردووە. هۆکارێکی تر ئەوەیە کە لە کەناری شارەکاندا دەتوانن ڤێلاویەکەی نیشتەجێبوونی فراوان دروست بکەن، تەنانەت زەوی بۆ باخ و سەوزایی لە دەوری ڤێلاکانیان تایە ئەتوانن دروستی بکەن. و شەشەمین ناوچە بەپێی ئەم مۆدیلەی هاریس و ئۆڵمان ناوچەی پیشەسازی قورسە. پیشەسازی قورسەکان زۆربەی جار دووکەڵ و بۆنی ناخۆش و ژاوەژاو دروستەکەن، وەک پیشەسازی ئاسن و پۆڵا و مادە کیمیاییەکان و پیشەسازی پاڵاوتنی نەوت و دروستکردنی ئامێرە پیشەسازیە گەورەکان، کە ئەمانە هەم ئەکەونە دوایەمین کەناری دانیشتوان و هەم بەپێی ئاراستەی بای شارەکە شوێنەکەیان بۆ دیاری ئەکرێت تا ژینگەی شارەکە نەلەوتێنن و پیسی نەکەن. حوتەمین زۆن ناوچەی نیشتەجێبوونی گوزەران بەرز و گوزەران مامناوەندی بە شێوەیەکی تێکەڵ. لەوێ هاوشێوەی سەنتەری بازرگانی ناوەڕاستی شارەکان و بە شێوەیەکی مۆدێرنتر خزمەتگوزاریەکان پێشکەشەکرێ، واتە سەنتەرێکی بازرگانی مۆدێرنترە کە مۆڵ و مارکێتۆ زۆر شتانەی تێدایە. سەرمایەدارەکان ژینگەی خۆیان چۆن جیا کردوێتەوە، چ لە ڕووی ئاو هەواوە چ لە بواری بازاڕکاریدا، بۆ خۆیان لە کوێ نیشتەجێبوون، لەم زۆنەدا نیشتەجێبوون، خاوەندارێتی کوێ ئەکەن، خاوەندارێتی ئەو زۆنە ئەکەن، خاوەندارێتی ئەم زۆنانە ئەکەن، بەڵام خۆیان لە دووری ئەوان نیشتەجێبوون و تەنانەت بازاڕێکی بچکۆلەیان لە زۆنی ژمارە 7 دروست کردووە بۆ فەراهەمکردنی پێداویستیەکانی خۆیان. هەشتەم زۆنیش ناوچەیەکە کە چڕی دانیشتوانی زۆر کەمە و تاکو تەلا ماڵی بچووکی تێدایە. ئەم شوێنە بۆ خەڵکێ گونجاوە کە ئەمرازی گواستنەوەی تایبەت بە خۆیان هەبێت بۆ هاتوچۆکردن. دوایەمین زۆنیش زۆنی ژمارەنۆیە کە ناوچەی پیشەسازی دەوروبەر یا کەناری شارەکانە. مەرج نییە ئەم ناوچەیە وەک ناوچەی بازرگانی بکەوێتە سەر ڕێگە سەرەکیەکانی هاتوچۆ، چونکە عادەتەن وایە ئەو ناوچایە یا ئەو شوێنەی کە چالاکی پیشەسازی تێدایە بۆ گواستنەوە سوود لە بارهەڵگری تایبەت بە خۆیان وەرەگرن بۆ گواستنەوەی بەرهەم و کاڵاکانیان، و لە هەمان کاتیشا هۆکاری سیاسی وای کردووە کە لەوێدا جێگیر ببن، چونکە ئەم ناوچە پیشەسازیانە سەرچاوەی پیسبوونی ژینگەن وەکو وتمان و پێویستە دوور لە دانیشتوان بن. ئەمە وێنەیەکی بەرجەستەی هەمان مۆدیلە. بڕوانن وەک ئاماژەمان پێدا لە سەنتەری بازرگانی شاردا کە ئەم ناوچەیە بوو ناوچەی ژمارەیە باڵەخانەی چەند هۆمی هەن، شوێنی نیشتەجێبوونی سەرمایەدارەکان سەوزایەکی زیاتر و خانوویەکی کەمتری تێدایە وەکو ئەبینن، سەوزایی زۆرترە، ژینگەیەکی زۆر پاکتر و جوانتری هەیە، هەرچەندە دوورە لەو شوێنێک کە خاوەنداریەتی یەکەن. و ناوچەی نیشتەجێبوونی چینە هەژارەکە زۆرتر لە شێوەی وەکو ئەبینن زۆرتر لە شێوەی شوقەی پەرپوت و ئاست مامناوەندیەکانیش یەکەی نیشتەجێبوونی ئاسایین، ئاست مامناوەندیەکانن کە یەکەی نیشتەجێبوونەکانیان ئاساییە وەکو گەڕەک و خانووەکان. شوێنەکانی پیشەسازی کارخانە و لوولە کێشی دووکەڵیان دیارە وەکو بینین. ئەوەش کە زۆنی ژمارە 7 مۆڵ و سەنتەری بازرگانی نزیک بە گەڕەکە دەوڵەمەند نشینەکانە. ئەمە ئەو سەنتەر و بازرگانی و مۆڵە مۆدێرنەکانن کە لە نزیکی گەڕەکە دەوڵەمەندەکان دروست کراون. بە هیوای ئەوەی توانی بێتم لەم بارەیەوە ڕوونکردنەوەی پێویستمدا بێت و سووتان لێوەرگرت بێت لە زنجیرە و وانەی داهاتووە باسی گرنگترین ئەو هۆکارانە ئەکەین کە کاریگەریان هەیە لەسەر بەکارهێنانی زەوی شارەکان و نەخشەی بەکارهێنانی زەوی و فراوانبوونی زەوی شار و شێوەکانی تا ئەو کاتە بمێنن بەخێر و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.